هەر لەبارەی پرۆسەی وەرگرتنی گەنمی جوتیاران لەو بەشەی کەماوە لەلایەن سایلۆکانی حکوومەت و ئەوەی کە لە ناوخۆشدا بە بازارکردنی بۆکرێ و بە گشتی پرۆسی وەرگرتنی گەنم میوانداری بەڕێز نەوزاد شێخ کامیلمان کردو بەڕێزیان بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێ من لە ستۆدیۆ میوانی من بەڕێز نەوزاد بەخێر هاتیەم کاتت باش با لە تازەترین و نوێترین زانیاریەوە دەست پێ بکەین بەڕێزان ئەندامی لیژنەکە بوون بەڵێ باشە گەیشتن بەچی یاخود با بڵێن چه بڕیارێک دراکە بێ چی بکرێت لەو گەنمەی کەماوە لای جوتیاران بەڵێ سەرەتا سوپاس بۆم دەرفەتە سڵاو لە بینەرانیشتان هەرۆک ئاگادارن لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی کاک مەسعود بارزانی لە ساڵانی ڕابردوو کە هەمیشە لە خەمی جوتیاراندایە کە چی بکات بۆ ئەوەی ئەو بەرهەمە ئەو ڕەنجەی کە جوتیاران دەیدەن بە ڕەنج بە خەسار دەبن لیژنەیەکی پێکێناوە لیژنەیەکی باڵایە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان کە سەرۆکی دەستەوە بەرهێنان سەرۆکی لیژنەکەیە ئەندام بە ئەندامەتی نوێنەری وەزارەتی بازرگانی و وەزارەتی کشت و کاڵ و ئەنجومەنی وەزیرانیش ئەم لیژنەیە ساڵانە لە ناوەڕاستی وەرگرتنی پرۆسی تەسویقا کۆبوونەوەی خۆی دەکا ئێمەش لە 26 کۆبوونەوەیەکمان کرد بە ئامادەبوونی جەنابی دکتۆر محەممەد و ئەو برادرانی کە لە لیژنەکەدان لەگەڵ هەردوو کۆمپانیای خۆشناو و قەیوان بۆ ئەوەی وەکو ساڵانی ڕابردوو پلان دابنێن دیارە دراسی بارودۆخەکەمان کرد لە ئەنجامدا گەیشتینەوەی کە وەکو ساڵانی ڕابردوو لە دوای تاوابوونی پرۆسی تەسویق ئەم دوو کۆمپانیایە دەستکەن بە وەرگرتنی ئەو گەنمەماوەیە کە لای جوتیارەکانە بۆ ئەوەی تووشی زیان نەبن. باشە دواوادەی ئەو گەنمەی کە حکوومەت دایناوە بۆی وەری بگرێت کەیە؟ دواوادە لە سلێمانی لە سیانزەی مانگەوە تەواو بووە کۆتایی پێهاتووە و پرۆسی وەرگرتنی گەنم وەستا لە دوهۆک لە 16 مانگ ئیمشۆ ساعت 12 کۆتایی پێدێت چونکە ئەوانش لە 14 مانگە بۆستانایە بەڵام لەبەر ئەوەی بڕێ گەنمی مادەی سەوچلیاندا سنووری سایلۆکانی دهۆک بۆیە چەند ڕۆژێکیان بۆ درێژکردنەوە تا ساعت 12 ئیمشەوی 16 مانگ پرۆسەکە بەردەوام دەبێت لە هەولێری لە ئێستادا هەروەکو پێشتر باسی کرد هێشتا بڕێکی زۆر گەنمی دیبەگە و گوێر ماوە وەرنەگیراوە چاوەڕێ دەکەن کە چەند ڕۆژێکی کە بدەن بە سایلوی هەولێر بۆی بتوانێت ئەو گەنمە ژۆر بگیرێت بۆیە بەم شێوەیە هێشتاوەکوونە کۆتایی بە پرۆسەکە نەهاتوە بەڵام ئەو لیژنەی ئێمە بڕیارمانداوە لە 15 مانگەوە ئەو جوتیارانەی کە گەنمیان ماوە لە زیاد لە ئەوەی کە دراوە بە سایلۆکان لە ڕێگەی ئەو دوو کۆمپانیایە ئەگەر ئارەزومەندانەیە تەمان ئیجباری نییە بچن ئەو گەنمە تەسلیمی ئەو دوو کۆمپانیایە بکەن و لە بەرامبەردا ئێمە هەندێک مەرجمان بۆ داناون مەسەرەن ئەو گەنمەی کە پلەیەکە بە 550,000 دینار بۆ هەرتەنێک ئەو گەنمەی کە پلە دووە بە 525,000 دینار بۆ هەرتەنێک و لە ماوەی یەک مانگیشە ئەم پرۆسەیە دەبێت جێبەجێ بکرێنێ ئەو گەنمەی کە ماوە دەبێت وەریگرن و لە ماوەی دوو مانگیشە دەبێت ئەو دوو کۆمپانیایە پارەی پێویست کە بۆ ئەو گەنمەیەکەی ئەو جوتیارەیە دەبێت پارەکەشی بدەن. باشە بڕی چەند گەنم ماوە جگەلەوەی کە لەلایەن حکوومەتی عێراق وەرەگیرە چەند گەنمی دیکە پێتان وایە کە ئەمێنێت؟ ئێمە ئەم ساڵ وەک وەزارەتی بازرگانی عێراق بۆی دیاریکردن لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراق 400,000 تەنە بەتاکید ئەو بڕە زۆر زیاتریشە لەوە چونکە بۆ هەر دۆنمێک 160 کیلۆ 150 کیلۆ 130 کیلۆیان دانابوو کە وەریگرین یعنی دۆنمێک خۆ دەزانی گەنمێکی زۆرتر بەرهەم بهێنێ بۆیە ئەو بڕە زۆرتر لەوەی کە ئەوان تەوەقوعیان دەکرد بڕێکی گەنم زیاتر ماوە تەسەوڕەکەن چونکە بەڵام کێشەکە لەوەدا جوتیاران هەندێک لەو گەنمەی کە بەرهەمیان هێناوە بۆ بنەتەوە دای دەنێنەوە هەندێکیشان خۆیان پێش ئەوەی ئێستا چاوەڕێ ئەوە بکەن ئەم دوو کۆمپانیای لیاوانگری خۆیان لە بازار ڕێژدا فرۆشتویانێتەوە بۆیە هەندێک لەوانەیە گەنمێکی زۆر نەمابێتەوەوانە کە بفرۆشرێت بەو دوو کۆمپانیایە بەڵام ئێمە ئەومان بڕێکی دیاریکرامان دیاری نەکرێت بۆ دوو کۆمپانیا ئەوەندە وەرگرن هەرچەند گەنم هەبێت لە ماوەی ئەم مانگەدا ئەوان دەبێ وەریگرن ئەگەر کەم بێ ئەگەر زۆر بێ. باشە هیچ وادەیەک دیاریکراوە بۆ هیچ شێو کۆمپانیانە کە ماوەی چەندێک هەبێت بۆ وەرگرتنی؟ لە 15ەوە بۆ 15 ئەم مانگە بۆیان هەیە ئەو گەنمەی کە ماوە لەگەڵ لای جوتیارەکان وەری بگرن. باشە بەڕێستان ئاماژەتان بۆ کرد ئارەزومەندانێ ئەگەر جوتیارێک نەیویست ئەم گەنمە بدات هەم کۆمپانیانە ئەوە چۆن نەتوانێت گەنمەکەی بە بازار بکات؟ لە بازار ڕێژدا دەیفرۆشێتەوە زەرەر ناکات چونکە ئەو بڕەپارەی کە دانراوە لەلایەن کۆمپانیاکانەوەی کە حکوومەتیش پێتان وایە کە زیاتر بێت لەوەی کە لە بازارە؟ وەڵاهی ئێستا بەپێی ئەو نرخی کە لە بازاردا هەیە
ڕەنگە تەنێک گەنم لە بازاردا 480,000 ئەوانە بێت 460 480 تا 500 گەنمە زۆر جوان بێت ئەو دوو کۆمپانیای لە 525 و 550 وەری دەگرن یعنی ئەگەر جوتیار بێوێت تۆزێ زیاتر پارە گەنمەکەی زیاتر بکات دەکرێت بیدا بۆ دوو کۆمپانیایە بۆی ئەوانی سوودی لێوەربگرن و بەکاری بێنن بەڵامی تر جوتیارش ئازادە لەوەی بچێت لە بازار ڕژە بیفرۆشێ و پارەکە بە نەقد وەرگێ یا لەگەڵ دوو کۆمپانیایە محاولە بکات بەڵام دوو کۆمپانیایە لە ساڵی ڕابردووش گەنمیان وەرگرت و لە کاتی خۆی پارەکان دایەوە جوتیارەکان باشە و کۆمپانیانە ئەم گەنمە زیاتر بۆ چی بەکارهێنن ئەو گەنمە ئەوانیش ئاشیان هەیە و هەروەها کارگەشتیان هەیە ڕەنگە هەندێکیش بکەن بە علەف ئەوان خۆیان بەرهەمی دەهێنن بۆیە کۆمەڵگەیەکی ئەو دوو کۆمپانیایە کۆمەڵگەیەکی متەکاملن هەم سایلۆیە هەم ئاشە هەمیش کارگەیە بۆیە دەتوانن بە ئەنواع شێوە سوودی لێوەربگرن ئەو گەنماوان باشە بە ئەو گەنمەی کە وەرگیراوە لەلایەن حکوومەتەوە ئەوەش کە لە ناوخۆ لەلایەن کۆمپانیەکانەوە وەرەگیرێت هەردووکی وادەیەک دانراوە بۆ پێدانی ئەو پارەی کە لە بەرامبەر وەرگرتنی گەنمەکە ئادرێ سەبارەت بە وەرگرتنی پارە بەداخەوە دەڵێم وەزارەتی بازرگانی عێراق لە سەرەتاوە دڵخۆشی جوتیارانی کرد بەوەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ پارەکەیان دەدەنێ بەڵام بەداخەوە وا دەرنەچوو تا ئێستا ئەوان لە دەی چوارەوە دەستیان کردو بۆ وەرگرتنی گەنم بەڵام تا ئێستا سێوەش بە گەنمیان پاریان داوەتە جوتیارەکانی ناوەڕاست و خوار و عێراقیش تا ئێستا هیچ بڕەپارەیەک بۆ هەرێمی کوردستان نهاتووە بەڵێنیان پێداوی لەگەڵ وەجبەی چوارەمدا بەشی هەرێمی کوردستانیش بنێرن لەبەوەی بە بیانیەوەی گوایە سیولە کەمە لە وەزارەتی مالیە سەبارەت بەوەی خۆشمان بەوەی دوو کۆمپانیایە وەکوتم بەپێی ئەو مەرجەی کە بۆمان داناون لەگەڵ دوو کۆمپانیا ڕێکەوتوین دەبێت لە ماوەی 2 مانگدا ئەو پارەیە بدەن باشە بە چ شێوەیە گەیانێنێ لە کاتی ڕادستکردن یا بە شێوەی چەک پیانە درێت بەنسبەت دەوانی بەغداوە وەزارەتی بازرگانی عێراق بڕەپارەیەک دیارێکە بۆ هەرێمی کوردستان بەپێی بڕی وەرگرتنی گەنمەکان و ڕۆژی وەرگرتنی گەنمەکانە ئێمە لە ڕێ ئەوە چەکێکەکەین بۆ جوتیارەکان دەچن لە بانگوەری دەگرن ئەمەوەکو ئەوەی حکوومەت ئەوەی کۆمپانیای کردتای بەدێت ئەوە لەگەڵ کۆمپانیاکە ڕێک دەکەون کاتێکی دیاریکراوەڵێ وەرە بۆ وەرگرتنی پارەکەت بەو بڕی کە تەسلیمی کردو باشە بەڕێز نەوزاد بە دەرفەت ێزانم دوایین پرسیارت لێ بکەم لەسەر بەشە خۆراکی ماگانە ئایا هیچ گۆڕانکاریە کراوە یاخود هیچ گۆڕانکاریە کە کرێ بۆ ئەم ساڵی ئەن تەنها باش ئەوەی تا ئێستا هەیە هەروەکو ڕابردووە تا ئێستامە ئێستا لە بەشی چوارەمی دابشکردنی بەشە خۆراکین و لە بەشی شەشەمی ئاردیشین ئەوە مادانشی کە دابەشەکردن لە ئێستا لە لای هاوڵاتی بەسەر هاوڵاتیدا 3 کیلۆ برنجە 1 کیلۆ شەکرە 1 لیتر زەیتە 400 گرام دۆشاوە لەگەڵ 9 کیلۆ ئارینۆک لەگەڵ نیسک یان فاسۆلیا زۆر جارەگەر هەبێ ئەمانە ئەو مادانان کە تا ئێستا هەر گۆڕانکاریان مەسەرە نهاتوە ساڵی ڕابردوو چۆن بوو هەروایە بەڵام گرنگەوەیە ئێمە هاوڵاتیان دڵیان دەکەینەوە کە ئەو بەشە خۆراکەوە ئەو ماوادانە هەرێ بەردەوامە لە کۆگاکانە زۆری تێدایە بە پرۆسی وەرگرتن و دابشکردن بەردەوام دەبێت بەڵام ئەم فۆرما ئەلکترۆنی هاتووە ئێستا سەرقاڵی ئەوەین بەپێی ئەو فۆرما ئەلکترۆنی ئەوانەی ئەم فۆرما ئەلکترۆنی پڕ نەکەنەوە لە کۆتاییدا ئەگەر کەسێک فۆرمەکە پڕ نەکاتەوانێ بێبەش دەبێت لە بەشە خۆراک تا ئەو کاتەی فۆرمەکە پڕ دەکاتەوە جاباسی فۆرمەکەت کرد ناچارم پرسیاری دیکەشت لێ بکەم لەسەر فۆرمەکە خەڵکێکی زۆر پرسیار لەوە کات کە کارتی نیشتیمانیەکەی ناتوانێت بەکاربێنێت یا خود نایخوێنێتەوە بۆ ئەو ئەپلیکیشنەی کە دانراوە ئەمانە پێویستە کا بگەڕێنەوە بۆ شوێنی تایبەت بە کارتی نیشتیمانی یاخود چۆن چارەسەریان بۆکەن ئەم پرۆسەیە خۆ دەزانی پرۆسەیەکی نوێیە هۆشیاریشمانەوەکو پێویست نەبوو هاوڵاتیان لەسەر شێوازی بەکارهێنانەکەی بۆیە ئەگەر بڵێم تۆزێک گرفتمان بۆ دروست بوو لە سەرەتاوە بەڵام ئێستا گرفتەکان وردە خەڵکەکە شارەزایی بووە و کارمەندەکانی ئێمە شارەزایانە پەیدا کردووە بۆیە ئەوانەی کە دەتوانن خۆیان چارەسەری کەن خەڵکی زیرەکەی لە ماڵەکانە چارەسەری دەکەن ئەوەش نا ئێمە بەڕێوەبەراتەکانمان تیمی تایبەتمان هەیە تەکنیکی بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە هەر بۆ معلوماتی جەنابیش تا ئێستا لە هەڵەبجە پارێزگای هەڵەبجە زیاتر لە 183 هاوڵاتیان فۆرمەکان پڕ کردوێتەوە لە سلێمانی لە 175 پڕی کردوێتەوە لە هەولێر لە 178 پڕی کردوێتەوە تا 79 لە دووهۆکی لە 168 پڕی کردوێتەوە ئەو وادەی داتان ناوە چنێکە ئەو ماوەدەتایەکی هەشت دەبێ ئەم خەڵکە ئەوەی کە پێتان وایە هەمووی پڕکاتەوە وڵا هێزانش ڕەنگە 100% داتوانین بڵێ هەمووی پڕی دەکاتەوە ئەمە گەل لە 185 پڕیکاتەوە بە سەرکەوتنی دەزانین پرۆسەکە بەردەوامە ئەوەن کاتێکی دیاریکراونی مەسەڵەن ئیتر ئەوەی کە تایەکی هەشت پڕی نەکاتەوە بەشە خۆراکی نامێنێ باشە ئەبدەیتیە بێ بۆ داهاتوو بەردەوام ئەبدەیتی دەبێت بەڵام قۆناغی دووەمی لەگەڵا دەست پێ دەکات قۆناغی دووەم چییە بریتە لە زیادبوون و کەمبوون هەندێک کەسێ بناڵی لەدایک بووە و کارتی نیشتیمانیش هەیە بەڵام داخلی نەکردووە ئەمانە ئیزافە دەبن کەسێکەیە لە خارجە نەکوژاوەتە دەکوژێتەوە کەسێکەیە مردووە دەکوژێتەوە کەسێکەیە دووبارەیە لا دەبێت ئەمانە
قۆناغی دووە من لەگەڵ قۆناغی دووەمە قۆناغێکیش یەکەمیش بەردەوامە چونکە کەسێک ئێستا کارتی نیشتیمانی تەقدیمەکات ڕەنگە مانگی کە بۆی دەربێت بۆیە لە دوای ئەو مانگە دەتوانێت بچێتە ناو پرۆسەکە و داخلی بکەنی بۆی هاوڵاتیان نەترسن پرۆسەکە بەردەوامە بەڵام ئێمە حەزەکەین هاوڵاتیان لە تایەکی هەشت ئەوەی کە کارتی نیشتیمانی هەیە و لە ناو کوردستاندایە خۆی داخل بکات. بۆ هیوان زۆر سپاس بەڕێز نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم لەگەڵمان بوو سپاس بۆیەوە سپاس بۆیەوە بەخێر هاتن.